ای رفیقانی طریقت گردی عشقم چارکن بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست لە ماڵێکی ئەو ماڵە ئێستا بۆنی پێشمەرگەی لێ دەهێشتا ئەو ماڵە پڕە لە ئاوازی جوان پڕە لە نەغمە و ئاوازی شاس پڕە لە سرودی پێشمەرگانە پڕە لە نەغمەی عشق و ئازادی لەگەڵ بەستە و مەقامی خۆرەوشاوی هەموو ناوچەکانی کوردستان لە خزمەت هونەرمەندی عزیز و خۆشەویست کاک هونەر حەمەجزە ئەگەر چی شەو درەنگە ساقی بۆم تێکە کەمێکی تر کەوام شەو سەری هێڵدا لە ناوەخمدا غەمێکی تر لە باودام ژەما تێرکە منی تونوی جگەر سوتاو بەچی دیارە کە دەبینم شەو نەمێکی ترایی ئەگڕۆڵاوەندا و دەردەدار و بێپەرستارم کە پێم وایە لەسەر چێیەکی تەمەن هەڵا کرێتە زەرشەمێکی تر گەلێکم ڕۆژگاری شیرین و تاڵ ڕابوارن ئەوەخۆ مەرگ مەودا دەدا و دیسان مەرگ مەودا دەدا دیسان ببینم سەلەمێکی تراوخ ئەخۆ مەرگ مەودادا ببینم سەردەمێکی تر با ئێمەش بچینەوە بۆ ئەو سەردەمە خۆش و شیرینێ مناڵی خۆتە کە کاک هونەر کێیە؟ بەخێر بن سەرچاو خۆشحاڵ بووم ئەمڕۆ بوونە میوانی من ئەوە منش بوومە میوانی ئێوە بەخێر بێن من ناوم هونەر حەمەجەزایە کوڕی هونەرمەند حەمەجەزام لە شاری سلێمانی لە 18 حوتی 1975 لە سلێمانی لەدایک بووم لەگەڕێکی کانێسکان هەتاکو تەمەنی 2-3 ساڵی لە سلێمانی بووین دوایەوەش چوونتە هەولێر لە هەولێر ژیاوین هەتا و کاتێک کە باوکم بەرەو شاخ ڕۆشت بوو بە پێشمەرگە ساڵی 80 دوایەوە گەڕاینەوە شاری سلێمانی لە ماڵی نەنکم بووین لە لای نەرکم و پور و خاڵەکانم هەتاکو ساڵی 83-84 ئەو کاتە باوکم و دایکم لە شاخ بوون پێشمەرگە بوون ئێمە من و خۆم و بڵێن خوشک و براکانم لە ماڵی نەنکەم بووین ژیانی ڕۆژانەمان لەوێ بوو وە دوور لە باوکم و دایکم بووین وە دوای ئەوەش ساڵی 1970 آخر کات بوو کە لە کوردستان بووین لە سلێمانی بووین بڵێن لێرەمان بەجێ هێشت بەرەو سنوورەکانی ئەودی ڕۆشتین و لە ساڵی 1970
لە سەقزی خۆشەویست خۆمان بینیەوە. بۆ یەکەم جار بوو وەکو لە دوای 8 ساڵ پێشمەرگایەت و خەباتی یەخامەجەزا و دایکەم لە شاری سەقز خانەوادەیەکی و فامیلیکی تازە دروست بکەینەوە و بێکەوە بتوانین چەند ساتێک بێکەوە ژیاین. بەڕاست ساڵ و نوێک لە سەقز بووین. دوای ئەوەش ساڵ 1990 بەرەو هەندران ڕۆشتین و لە دانیمارک گرساینەوە. زۆر سپاس کاک نرگیان، جەنابەت بە خێراتنی ئێمەت کرد. دوای شێعرەکە و دوای یادێک لە هونەرمەند حەمە جەزای نەمر، من بەرحاڵ نەمتوانی بە خێراتنی جەنابەت بکەم. خۆشحاڵم کە لە خزمەتتان لە بەرنامەی ئاوێنەی هونەرە کە باسی سەقزت کرد و چوونە سەقزی خۆشەویست و لە شاری سەقز کە پڕ بوو لە هونەرمەندی خۆشەویست، هونەرمەندی شۆڕژگەر، هونەرمەندی کورد پەروەر و نیشتمان پەروەر و لەوێ بە دیداری سرودبێژ و مەقامبێژی کورد حەمە جەزای نەمر شاد بوونەوە. حەزەکەم باسێک لە سەقز بکەی، لەوێ چۆنە گوزەریە ژیان بە تایبەتی ژیانی هونەری، چونکۆ ئەزانم دوورا و دوور کە من مناڵ بووم ئەم بیست کە کاک حەمە جەزا سەردانی شارەکانی تری کوردستانیە کرد، خەڵک چەندە پێشوازیان لێ کرد و خەڵک چەندە تامەزروی دیتنی بوون. فەرموو. بەڵێ بێگومان ئەو کاتێک کە ئێمە گەشتینە سەقز تۆ لە هەر شەنە لەو شارە نەبوویت، شاری ئەو شارەنیە کە لەدایک بووی لێ، بەڵام مادەم کوردستانە و هەوزمانە و هەرچەند ئێمە بە ئاوەری بەرەو ئەوێ ڕۆشین، بەڵام لە هەمان کاتە زۆر خۆشحاڵ بووین کە بە براکانمان شاد بووینەوە کە سەقزی خۆشەویست و مەهابات و بۆکان و سنە و کرماشان و ئانە شارانە هەمووی گەڕین. بەڕاستی هێمە خۆمان بە غەریب نەئازانی ئەو کاتە لەکە لێوە بووین، هەرچەندە کاتی زروفی کوردایەتی ئەو کاتە زۆر سەخت بوو، تازان فال کرا، من تازە هەڵەبجە بوو، خەڵک زۆر غەمبار بوو. لە هەمان کاتیشا کە ئێمە گەشتینە سەقز کە تەواوی کوردستانی ئەو دیو کە حەز ناکەم ئەوەی بڵێم کوردستانی ئەو دی و داوای لێ بڕنەکەم، حەز دەکەم بڵێم ناوی شارەکان بەری و حەز دەکەم ناوی شارەکان بێنم یەکەیەکە وەک لەوەی کە جا بکرێتەوە، چونکە حەزم بەو جاکردنەوە نییە. کە گەشتینە سەقز پێڵاوی غەریبیمان لە دوای سلێمانی و لەوێ بوو. دوایەوە کۆمەڵێک خەڵکی خۆشەویست، شۆڕژێر، بەتوانە، هونەرمەند، کاسبکار، فەقیر، هەژار، دەوڵەمەند لەو شارەیە کۆبووبوونەوە و کە تامەزرۆی کوردایەتی وای لێکردبوون بەداخەوە نەیان نەتوانی لە ترس و لە ترسی ئەو ڕژێمە فاشیەی ئێران کە بتوانن بەدڵی خۆیان بە هەست و ئەحساسی خۆیان کوردایەتی خۆیان دەربڕن کە باوکمیان دی دانیشتین بەو شێوەی باسی کوردایەتی و مقامەکان و گۆرانی پێشمەرگە و ئەو سۆز و ئەحساسە بۆ کوردستانەوە تا تەواوی ئەو خەڵکەی کە ئێمە ئەمان بینین شەوانە ڕۆژانە زۆر خۆشحاڵ بوون بەوە، ینی هەستی کوردایەتیان زۆر بەرز بوو. لە چیایشی بەرز ناتوانم چۆن پێناسەی ئەو خۆشیە بکەم کە لە شکلی ئەو خەڵکانەیە بەدیەکرا کە چەند خۆشحاڵن بۆی کە دابنیشین لە دانیشتێکا باسی دوو وشەی کوردستان و کوردایەتی و پێشمەرگە بکرێت. هەستم کرد من ئەو کاتێکە هەرچەندە زۆر منداڵ بووم، تەمەنم 12 ساڵ 11-12 ساڵ بووم، بەس لەو کاتە شەهر بەدیمە کرد کە وشەی کوردستان چەند پیرۆزە لە هەر شوێنێک بێت، لە هەر کوردێک بێت. ئەو کاتەش باوکم بە دەنگەکەی شۆڕشێکی بەرپا کرد لەو دیو، ئەوە جێ خۆشحاڵی بوو کە چەنەها شەو چەنەها دانیشتوین کە من بەخۆم لەگەڵ باوکم بۆ ئەو کاتە ئەو باسکردنەی باز دەکرا و ئەو باسکردن و ئەو خۆشیی کە باز دەکرا لە بە هەرچەندە ئێمە بە حاڵەتێکی
ناموار هاتینە کوردستان بڵین بۆ سەرخزوبانە و لەو شارانی بەشکراین بەڵام هەر دڵمان ئاسوودە بوو دڵمان خۆش بوو لە هەمان کاتیشە. شەو دانیشتنتان بوو لە ماڵانەوە کە فەرمووت خەڵکە هات بە پیریتانەوە دانیشتن و باسی کوردایەتی و حەزیان لە سرود و لە مقام و لە شتی کوردایەتی بوو. ئەو بیرەوەریانە چین کە دانیشتن لەگەڵ کاک حەمەدیزا ئەو گۆرانیکەوە و حەزیە کردبووی بە کۆرسی یا لەگەڵی بووی بەردەوام لە دانیشتنەکانە؟ بڵێ ئەو شەوانە ئێمە بڵێن بە خانەوادە داوا دەکراین بۆ لای برادێکی ئازیزی باوکم کە برادری ئازیزی زۆر زۆر هەیە لە شاری سەقەس. بە خۆشی باوکمەوە شەوی وا بوو توان بڵم دە خانەوادەی ترێت لەوێ ئامادە بوون، ینی نانخواانەکە سفرەدا دەخرا لەم سەر بۆسە بەخۆشی ئێمە بەخۆشی باوکمەوە بەخۆشی ئەو میوانانەوە. شەوەکان زۆر تایبەت بوون کە دادەنیشتین بە ئاواتەوە بوون باوکم بەس شتێک بڵێ بە جوانە دەنجی بێیانی ئەوە تامەزرۆ بوون زۆر زۆر خۆش بێنی دڵ گەورەی ئەو کەسایەتی و ئەو خەڵکانە زۆر خۆش بوو. ینی من چەندە منداڵمەوە کوتم بەڵام لە چاویانە بەدیمە کرد کە چەند خۆشحاڵن. جا ئەو کاتەش بوو بزەبەت لە کە باوکم ئێمە 3-4 ساڵ بوو باوکمان نەدی بوو ئێمە بۆ یەکەمین جار لە سنووری دۆڵەکەوکە و ئەو سنوورێکە بەرە و لە نێوەندی هەرلوورایە لە سوورەدە یەکتریمان بینیوە پاش 4 ساڵ کە یەکتریمان بینیوە ئێمە گەورە ببووین. لەو کاتەیە بوو کە ئەو هەرسە گەورەی هاتوو بەسەر پێشمەرگە و بەسەر کوردایە ئەو لە سنوورەکە بووین. باوکم ئێمە زانیمان باوکمەوە بەرەو پیری چوین خوشەکانم ویستیان باوەشی پیا بکەن باوەشی پیا بکەن ماچیکەن خێرا باوکمتیم ئێستا وەختیەوە نیە ماچم نەکەن بە هیچ شێوەیەک تۆڕە بوو لێمان هێتمان پاش 4 ساڵە نەماندیوە چۆن ئەتوانی ئاوە بەرامبەرمان بێ. دوای هەتا چوین خێمەی داینێ وتیان ئێوە ئەتوانیم شەو لێ بوون و بۆ بەیانی دەرچن بەرەو ئەو دی بڕۆن. اینجاتی کە چوینە خێمە اینجا ئێوە ئێستا وەرن باوەشم پیا بکەن ئێستا وەرن دەستکەنە مەلەم ماچم بکەن ماچتان کەم من باشە بۆ لەو کاتەوات کرد من ئەو هەموو برادەرمان هەموو پێشمەرگەن لەگەڵمان هەمووی خوشک و برا و دایک و کچ و کوڕی خۆیان بەجێ هێشتووە. ئێستا ئێوە هاتوون بۆ لای من ئەو فەقیرانە بە هەست بە هەست و ئەحساسی ئەوان بریندارەکەن ئەوان برینیان دەکرێتەوە با ئەو وریان نەڕوخێت بیرە گەورەیە لەو کاتی ینی کسەر لەو کاتیان من چەند جایکی لەگەڵ خوشک و براکارمان داشتین باسی ئەومان کرد ئەو مۆقیفە ئەو تابلۆیە زۆر گەورەیە. ینی ئێمە منداڵ بووین بیرمان لەوە نەدەکردەوە بەس ئەو لەو کاتە شەکسە بیر لەوە کردەوە 4 ساڵ تۆ جگەری خۆت نبینیت نەتوێ ماچیکەی دەستکەیتەمەوەی لەبەرەوەی هاوڕێکت هاوخەباتەکەت دڵی بریندار نەبێ و هەست و کوردایەتی نەڕوخێ چکە ئەو کاتە بەداخەوە زۆر کەس لە دەگەڕایەوە ینی ئەو کاتە بوو کە باوکم گۆرانی ئەو ئێمە لە شار بووین دایم ڕاز و گلەی ئێمەوە بوو ئێمە لە شارین و تۆ لە شاخیت و ئەمە وەزانی هەر شتێک دەبوو دەیاون باوکم گۆرانی شێکەوت هەر شتێکی بوو تا لە شاخ ئێمە لێرە با خۆمان پشاردایێت و تا ماوەیەک تا بۆی نەگیرین دەست حکومەت نەکەوین ئەم ماڵە و ماڵ و ینی زروفەکە زۆر زۆر نالەوار بوو ئێمەش چەند جارێک پێماون کاکە بۆکو نایتەوە ئێمەش با ئێمە بین ئێمە ژین لێ بین تە خۆی چیتان لێ با ئێمەش خەباتکەین. ئەو بیرۆکەی مەڕۆمەڕۆ کە نووسی ئەو کاتە بوون کە گەشتینە سەخرەز یەکتریمان خەوک و خانەوادەیەک پێک هاتینەوە ئەو لە ساڵی 1970 ئەو کاتە بوو کە مەڕۆمەڕۆمان دروست کە مەڕۆمەڕۆ لەو کاتە دروست بوو. ئەو گۆرانیە زۆر وتراوە گۆرانێکی زۆر حەماسیە ئەوەندەش وتراوە خەڵک ئەوەندەش دوو هێندەش تامەزرۆیە جا بۆیە پێم خۆشە بۆ بینەرانی بەڕێز ئەو مەڕۆمەڕۆیە هەر وەک سۆزەکەی ئەو دەوران مناڵیە بیچڕی بۆ بینران یادێکیش لەوانەیە کە شەوانە دانیشتن و گویان لەو گۆرانیاگرت. مەڕۆ مەڕۆ بابە مەڕۆ بۆ جێمان دێڵی تاکەژیان بەرینە سەر هەروە بەوێڵێ مەڕۆ مەڕۆ بابە مەڕۆ بۆ جێمان دێڵی
تاکە ژیان بەرینە سەر هەروە بەوێڵێ تاکەی غەمی ئەم میلەتە بگرینە بەهاوایش تاکەی لە سوازی باوشێتی ئەمان کەی بێبەش ئاوای ئەمان کەی بێبەش ئەڕۆم بێناز مەبن وردی لەکانم لەم کاروانە بەجێ ماوم لە هاوڕێکانم ئەڕۆم بێناز مەبن وردی لەکانم لەم کاروانە بەجێ ماوم لە هاوڕێکانم ئێوەش پاک بن بۆ نەتاوە و خاک و وڵاتان لە دوا ڕۆژە بەسەر بەرزی دێمەوە لاتان ئێوەش پاک بن بۆ نەتاوە و خاک و وڵاتان لە دوا ڕۆژە بەسەر بەرزی دێمەوە ناوتان ئاوای دێمەوە لاتان مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ ئێمەش ڕێدەگرین مەتەرەیە و چارۆکەینەنتان بۆ هەڵدەگرین ژیانی شارمانەوەمانە ماڵە و ماڵە ڕاکردنە ئەشکەنجەیە ژەهرێکی تەڵە ئەڕۆین گشت پێکەوە بۆ ئەم شۆڕشە بۆ خەباتی سەخت و دژوار تێش و کۆششە یا هەموومان لەم ڕێگایە خوێنمان دەڕژێنین یاکو چرای ئازادی کووردا ئەجرسێنین یا هەموومان لەم ڕێگایە خوێنمان دەڕژێنین یاکو چرای ئازادی کووردا ئەجرسێنین ئاوایدا ئەجرسێنین دەمەکەت خۆش بێ چرای ئازادی کووردا گرسێنین هەرچەند خوێنیش زۆرمان ڕژا و خوێنیش دیسانەوە ڕێژێ ناچارین لە بەرامبەر داگیرکەرەکاندا کە تاریکی شەوێکیان بۆ دروست کردوین ئەبێت چرای ڕووناکی بۆ گەل و نیشتمانەکەمان هەڵبکەین کاکوونەر گەندەمەکەت خۆش بێت بەڕاستی هەرچەند باس لە هونەرمەندی گەورە پێشمەرگە سرودبێژ مەقامبێژی کورد حەمەجەزا بکەین هێشتا هەر کەمە جنابێت کە وەک ڕۆڵەیەکی ئەو کەڵە پیاوە ئەو گەورە هونەرمەندە کە دەست بە کاری هونەری کردووە گەڕێتەوە بۆ کەی گەرچی خۆ تەئسیر و کاریگەریەکەی ئەو سەدا لەسەر تەواوی هەستی داگیر کردووی بەڵێ بەڕاستی من منداڵ بووم ئەوەی کە بەبیرم بێ لە هەر کە لە ماڵەوە بووین باوکم کاتی کە پێش بڕۆین بڕاتە شاخ دایم لە ماڵی ئێمە هونەرمەند و هونەردۆست و موزیکژەن و گۆرانی بێژ و شاعیر و تەواوی ئەو کەسانی کەسایەتی کە بە ماڵی ئێمە بوون هەمووی کەسانی هونەرمەند بوون بە توانا بوون هەر لە منداڵیەوە سیاسیش بوون بە دڵنیایی شێخ هونەرمەندێکی کورد دەگمەن ئەگەر سیاسی شاعیرمان نییە ئەگەر شی جوانی نەبێت لەسەر کورد و کوردایەتی ئەگەر باوکیشم هاوڕێی باوکیشم بوو بێت حتمما لەو کێچێک بۆ لەو کەسانی کە شۆڕەژێر بووە ئەتوان بڵێم ئێمە بە هونەر گۆشکراوین بە خۆشەویستی خاک و نیشتیمان گۆشکراوین خۆشەویستی من بۆ هونەر خۆشەویستی من بۆ باوکم ئەتوانم بڵێم لە کاتێکا خۆم زانیم کە دۆستی هونەرم لە مەکتەب بووم بیرم دێ لە سەرەتایی کە دەیانزانی کوڕی حەمەجەزام حتمما چاوەڕێوان دەکرد ئەبێ گۆرانی بڵێم دەنگم خۆش بێ من بەڕاستی و کاتم زۆر بیر نایەت چەند دەنگم بەتوان چەند دەنگم خۆش ببێ خۆش بێ یان ناخۆش ببێت بەس بیرم دێ هەموو ڕۆژی پێنجشەمەیەک ئەمن دەردەهاتم و گۆرانیم دەوت ئەوە دەستپێکردنی ئەو کاتێک بوو کە گۆرانیم چڕێەوە دوایەوەش ساڵ دوایە کە گەڕین بەرەو ئازاد من بڕاستی لە ئەو کاتەش لە شار نەمانەتوانی زۆر شت بڵین دەترساین هەندێک جار نەدەم نەمێرا بڵێم کوڕی حەمەجەزام بۆیە ئاشکرا نەبین بەڵام کە گەشتینە سەقز لە سەقز لەگەڵ چەند هونەرمەندێکی شانۆ
شانۆگەرێکمان دروست کرد بە ناوی کۆتری سپی کە زۆربەی هونەرمەندەکانی شانۆ ئەوانەی کە لە سەرخەز بووین بەشداریان تیا کرد بە گەورە و بە بچووک. منیش وەکو چیرۆکخوانێک بە دەنگ 5 مادەم هەبوو لە سەقزی خۆشەویست پێشکەشمان کرد ئیجرامان کردەوە بزانم ئەگەر هەڵە نەبووم 1 هەفتە بەردەوام بوو خەڵکیشی جار زۆر هات بۆ بینینی شانۆکە و ئەوە یەکەم کارم بوو کە بیکەم و دوای ئەوەش لەگەڵ تیپی مۆسیقای شەید کارزان کە لە ساڵی 1990 بۆ یادی نەورۆز و هەڵەبجە گروپەکە گروپی کۆڕاڵی بوو بۆ سۆلیست بوو بە سەرپەرشتی مامۆستا دلێر ئیبراهیم و کاگاراز ئیبراهیمی برای و چەند مۆزیکژەنێکی بەتوانای تر و ئەندامی گروپی تیپی شەید کارزان کە لێبوون و من ئەو کاتە لەو کۆڕاڵی کە بەشدار بووین لەو کەرنەڤاڵی کە کرا بۆ هەڵەبجە و یادی نەورۆز و هەڵەبجە من بچووکترین ئەندامی ئەو گروپە بووم گۆرانی بێژ وەکو کۆرس وەکو کۆڕاڵ کە لە کۆڕاڵەکەی هەڵەبجەشە بەشدارم لە کۆرسی گۆرانەکانی خوافیکە مامۆستا جەلال عەزیز و باوکم و یەک دوانی تر لە یادم نییە ئەوان شەرکە بە کۆرسی ویستم ئامادە کاک برایمی خەیەتیش بوو؟ نەخێر دوای ئەوە ئێمە کوردستان مامەجێ هێشت بەرەو هەندەران ڕۆشتین و هەر لەوێش ئێمە زۆر دۆستایەتیمان زۆر هەبوو لەگەڵ مامۆستا ڕەشیخان مامۆستا فەیزی نەژاد ڕێز و سڵاو و حورمەتم هەیە بۆی سڵامان بۆ هەیە حەزمە کرد زۆر لێ پچمە کاری هونەری و دەستکەم بە موزیکێک ئالەتێک فێر بم هیچ بێژگەلەوە من دەف و زەر بم حەز لێ بوو زۆر هەشم بوو خۆم فێر کرده بوو بەڵام زۆرم حەز لە موسیقا بوو دوایی کە چۆم لەوێ تۆزێ زەختێکی زۆر لە سەریان هەبوو نابایشتی کوردی و شتی وا زۆر شتەکان سونەتی بوو نابایە لە سنووری ئەوە من حەزم بەوە نەکرد حەزم کرد ئەوە شتێک وەکو زیندانێک وا بوو تۆ یەکشرکە کاتەکە ئێمەش لەسەر ئەوە بووین بڕۆین نەڕۆین و تەنانەت ئالەتێک پێیا بکەی لە سەخز ئەو کاتە زۆر زەحمەت بوو گران بوو زەحمەت بوو بە ئاسانی دەست نەدەکەوت ئیتر ڕێگای ئەومان گرتووە بەر ینی بە تەمای ئەوە بووین بە نیاز بوون کە بڕۆین بۆ دەرەوەی وڵات ینی منیش کێشە نییە مادەمە من هەر دەڕۆم لێوێ دەست پێ بکەم ینی ئەوە هەر لە بیرۆکەی منداڵیم بوو بەس ئیتر هەتاو کاتی گەشتینە وڵاتی دانیمارک ساڵی 90 کە بەڕێوە بووین بۆ دانیمارک دوو مانگ و نیوێک لە مۆسکۆ بووین هەرکە گەشتی زانیم هەموو شتێک ئازادە هەیە پێش هەموو شتێک بە باوکم وتم ئەبێ سابم بێ بۆ دوکانی مۆسیقا من ئالەت بکڕم باوکم تیکاکە ئێمە خۆمان وەزەمان تەواو نییە چۆن ئەبێ سابوتم شتی وان نییە ئەبێ بچین ئالەت بکڕین چین بۆ دوکانێک ئەو کاتە لە مۆسکۆ شت زۆر هەرزان بوو ینی زۆر زیان بڕوا ناکەیت سێری نرخی کەمانم کڕی کلارنێتم کڕی فلوتم کڕی ئەوەندەم حساسم هەبوو بۆ ئینسترومنتێک حەزمەکە هەموویم هەبێ 3 دانم کڕی کە یەکەم جار چوینە وڵاتی دانیمارک و کە ئێمەیان بینی یە گروپی زۆر بێ ماشەڵڵا 6 منداڵ و باوکم و دایکم و یەکێک کەمانی پێکی کلارنێت یەکێ فلوت تەکەوتمان هاتوین ئێمە ئەمانوی خۆمان ببین بە خۆمان تەحویل بدەین لە خۆمان تەحویل لێرە بین بڕۆیان ناکرێ ئەوە بەڕاستان ئەوە مۆسیقین و بچوو ئەمە چۆن پەناهەندە چۆن وابێ و پەناهەندە نین وڵی کاک پەناهەندەین ئیتر بەس هونەرمەندیشین خۆش ئیتر زۆریان پێ خۆش بوو بەڕاستی تر ئالەتەکانی شەر چەندە ئەوە نەبوون کە بەڵام هەر جارە سەری ئالەتەکانیان کە بزانن چییە ڕاستە ئەوەیە زۆر لێوە بەڕاستی ژیانی کە گەشتە دانیمارک و جێگیر بووین یەکەم شتم ئەوە بوو کە زۆرم حەز لە ئامێری کەمان بوو لێوە دەستم بە ئەوە کرد کە مامۆستای تایبەتم کرد کە دەست بکەم بە خوێنن ئەو کاتە لە سەرەتایی و لە ناوەندی بووم سەرەتایی بووم وڵات چکە پۆلیش چمەوە پۆلی یەکی ناوەندی
ئیتر لێو دەستم پێکرد بەکاری هوەری بەڕاستی اینجا لەگەڵ ئەوەشدا لەگەڵ باوکمە کە زۆربەی کۆنسێرتەکان کە ئەو ساڵانەی پێش بڵێ هەتا ساڵی 2000 هەتا ساڵی 95ش زۆربەی شوێنەکان لەگەڵیا ئەچۆم چکە بە حکمی کە هەم موسیقی کەم بوو کاتە لە ئەوروپا وەم خۆشم حەزمە کرد ئەویش حەزێ کرد زۆر لەگەڵی بم پێی خۆش بوو ئەو کاتانە زۆربەی ئەو دەرسێکی تەواوی بناغەیی بوو بۆ من کە ئەو کارانی کە لەگەڵ باوکم ئەمان کرد زۆر خۆش بوو ئەو شەوانشی کەدا نیشتین میوانێکە هات یەکەم شت باوکمەوێت هوەر بڕۆکەمانەکە یان ئودەکە یان شتێک بێنە هەر بۆ خۆشیت ئیتر ئەوە زۆر گەورە بوو ینی ئەوە منی دروست کرد لەو کاتێکە کە باوکم هەرچەندە باوکمە من بەڵام زۆر خۆش بوو بۆ من ئەوەی پیشاندام کە خێرا گەریشێک بهاتە میوانێکمان باتە عزیزێک با حەزبی کردا دانیشتێک شتێک بڵین لەوانەیە من ژەو کاتە زۆر خراپ بێتم هیچم ئەو نەم نەزانی بێ بەڵام ئەو هەر پێی خۆش بوو من هەر شتێک بێت لێ بدەم کە قەتیش نەوی تۆ خراپە ئەوە تا ئەوی ڕەشیخان یارمەتی کردی؟ ڕەشیخان ئەو کاتە بوو من کە لە ئێران بووین پرچم درێژ بوو حەزم نەبوو سەرم سفرکەم هەر کە چوم تێوێ شێخ قژەکە و ماشین لێبیت و سفریکەی ئەوە سیستمی ئێران خۆت زانین لە مەدرسەکانوتی وتێبێ ئەوە بتم بەخوا باین چۆن باوکمتی بۆ نەچیتیم بەخوا باوکە کەیفم پێ نایە بە وازاوتی بۆ تم بەخواڵێ بەسەر سفرکە من پرچم درێژ بۆ حەزم زۆر لەوە ناکرێت سەرم سفرکەم وەڵاوتم ناچم باوکمتی نابێ شتیوە وتم بەخوا ناچم لەویا تۆزێک ئەوە بوو بە هۆی ئەوەی کە نەچم بۆ بەس زیاتر ئەوە نەبوو زیاتر ئەوەی ڕەشیخان کە نەچووم زیاتر ئەو زیندانیە بوو کە ئەبواە ئاگاتە ڕەشیخان فەقیرە خۆشی گەرژێکێک بە پیانۆکی لێ بوو لە دێگەریچێک پیانۆکە شتێکی تری لێ بدایە لە غێر دەرسەکە یەکسەر ئەگەر لێ بشتیوە نابێت لێ بدەیت چکە دوایی لەسەرەوە کەوت ڕاستە ئەوەی کە چوودە دەرەوە بەرحاڵ تا ئەو شوێنەی کە یارمەتی کرایت ووە قام کرد بە ئاوازە کوردیەکان ڕاهات و لەگەڵ ئەو ملودیە خۆشە کوردیانە و لەگەڵ باوکردە و دەنگە بە سۆزەیە کە ڕاهاتی دوای چوویە بزانکۆ چوویە پەیمانگا چیت خوێن بەڵێ دوای مچوومە پەیمانگا ئەوە دوای چەند ساڵێک چکە و کاتە تەمەندم هەر 12 ساڵ هەر لە قوتابخانە بووم هەتاک بەس بە بەردەوامی مامۆستای تایبەتم هەبوو کە هەفتەی جارێکی دوو جار دەرسی پێدەوتم مامۆستاکە کورد بوو دانیمارکی کوردی نەبوو هەر لەو شاری لێ بووین بەس ئێمە کوردمی کەرسی لێ نەبوو دانیمارکی بوون مامۆستایکی دانیمارکی بوو دەرسی پێوتم هەتاکو ئەو کاتەی بڵێن ناوەندیم تەواو کرد و بەرەو سەر دوای هۆشم هەڵبژار کە بچمە پەیمانگا لەوێ بەشی مۆسیقا لە کۆپنهاگن قوتابخانەیەک هەیە کە ئامادەکەری ئەکات بۆ کۆنسەڤەتۆر ئەو بۆ ئاهەنگسازی بەڵێ بۆ ئەو قوتابخانەیە زۆر گەورەیە هەندێک جار ئەگەر توانات کەم بێت ئەبێ پارە بدەیت تا بچیتە پێشەوە تا بچیتە بۆ ئەو قوتابخانەیە و تا وەرگیرێیت و ئەگەر تواناشت بەهێز بێ ئەتوانیت بچیت و بەشداری بکەیت و خۆتە حازرکەی بۆ بەشی سەرەوەی بڵێن بۆ کۆنسەڤەتۆر من 6 ساڵ ئەو مەکتەبەم ئەو پەیمانگایم خوێند کە چووم کێشەکەی لەوەدا بوو ئەوروپی لە منداڵی و فێری کۆمەڵێک شتی هوەری بوون ئێمەدا بڕابووین لەو هەموو شتە بۆ نمونە من پیانۆم نەدەزانی ئەوان پیانۆیان باش دەزانی من سۆلفێجی دەنگ و کۆڕاڵی دەنگم نەدەزانی هەر نەم نەزانی چییە چۆنی دەنووسێ و دەنوێ ئەوان هەمویان دەزانی دوایەوە مەجبور بووم بانگراوندی خۆم بەهێزکەم دەبایە کۆڕاڵم بە مەزبوطی بزانایە دەبایە بێجگەل لە ئالەتەکەی خۆم بێجگەل لە ئینسترومنتەکەی خۆم کە کەمان بوو دەبایە پیانۆم باش بزانایە چەند ساڵێک ئەو 2 ساڵی ئەوڵ بەس کارم لەسەرەوانە کرد کە ئەوانە بە تەواوەتی بتوانم بناغەیەکی دروستکەم بۆەوەی کە بتوانم بڕۆم بۆ کۆنسەڤەتۆر من پەیمانگام تەواو کرد دوای 6 ساڵ تقریبا بەڵام بەداخەوە دوو جاریش ویستم بچمە کۆنسەڤەتۆرکەین بەڵام بەهۆی ئەوەی کە لە دانیمارک پرۆگرامیان وایە لە ساڵێکە 10 کەس کەماندە هەڵدەبژێن
چێ لە هەمووی بەهێزتر بێ بەتواناتر بێ ئەوان هەڵدەبژێرن کە من ئەوانم دی مستەوای ئەوان زۆر بەرزتر بوو لە من ینی ئەوە نەبێ بڵێم وڵا غەزیان لێ کردە بێتم یا شتێک نەخێر من خۆم ئەموت ئەگەر حەق بەوان حەق من حەق بدەمە بێ بێگومانە بێ ئەوان بن ئەوە بە حکمەوە ئێمە من تەمەنەکەم تۆزێک درنگتر بوو لەوەی کە دەستم پێکردەوە ئەوانە هەر لە منداڵی خەریک بوون لەوانش ئینسانی تر هەر ئەوەندە فێرە بێ ئەوەش لەوانەیە لە تەمبەڵی خۆم بێ بەڕاستی زۆر ینی گەورەترین ئاوات و خۆشی من ئەوە بوو کە کۆنسەڤاتۆر بخۆن متەواوی کە بەس بەداخەوە نەمتوانی کۆنسەڤاتۆر شوێنی بڵین قوتابخانە یان زانکۆشی زۆر گەورەیە لە ئەوروپاش ئەگەر یەکێکەوە تەواو بکات دەبێت زۆر نادربی تا بتوانیتەوە تەواو بکەیت ئەو خۆشبەختانە چەند هونەرمەندێکمان هەیە کە لە کوردستان لەوێ تەواویان کردووە ئەوانە جێ ڕێز و شانازین هیوادارم توانی درژەی پێ بدەی و ئەوەی کە لە دڵتە بەڵام کەمانە ژنی ئێستاش لەگەڵ گۆرانیەکانی خۆت کەمانە ژنی جارجار وەڵڵاهی زۆر کەم زۆر کەم لەگەڵ کلیپی ئێستا کلیپێک کەمانە ژندووە بڵێ ئەوە بۆ کاری یەکەمم کردووە ئەگەر ئەو مەجبورکرد نەبوو مەجبور بووم خۆم بووم حەزم ناکرد چکە حەز دەکەم هەر کارێک بکەم خۆم هەمووی نەکەم کەسانی تر بیکەن خۆم هیلاکەم لەسەر یەک شت ئەوەی تیا سەرکەوتوو لە یەک شتا سەرکەوتوو بم نەک لە هەمویان دەسم هەبێت و بەنی وە ناچڵی بێت کاتێک هاتیت لەگەڵ خاقای پێکەنینە خۆت هاویشتە نێو باوەشم سەرت نووسان بەسنگەوە ئەتویست باسی چەند ساڵ سەرت نووسان بەسنگماوە ئەتویست باسی چەند ساڵ دەنگم بۆ تاونەی نیشوان نەردەم بۆ تۆ دەنامێنێت دەنگم بۆ تاونەی نیشوان نەردەم بۆ تۆ دەنامێنێت هەست و هۆشم بۆ تەزریان نەردەم خۆی لە دەور دەژێڕێت هەست و هۆشم تەزریان هەردەم خۆی لا دەور دەژێڕێت گەورەی خۆشەویستی تۆم بێگومان بۆ وەسف ناکرێت شەوانی گیری و ناڵەت بۆ
چێ هم نەماوە چەند بێهێزم بەڵام گیانە دڵم مەردەم چاوەڕوانە چەند بێهێزم بەڵام گیانە دڵم مەردەم چاوەڕوانە ڕۆژی ئاهەنگ و هاوپەڕین داخی دوومانەڵا ڕژین داخی دوومانەڵا ڕژین لە ڕۆژەدا بەیان دەگەین گشت ناخۆشی بارێ دەکەین لە ڕۆژەدا بەیان دەگەین گشت ناخۆشی بارێ دەکەین لە ڕۆژەدا بەیان دەگەین گشت ناخۆشی بارێ دەکەین لە ڕۆژەدا بەیان دەگەین گشت ناخۆشی بارێ باسی بەرهەمەکانی خۆت بکەی بەرحەڵ کۆمەڵێک بەرهەم تۆمار کراوە و باسیوانە بکە و بە تەماشی کە کۆمەڵێک بەرهەمی تری تۆمار بکەی بڵێ باسییان بکەیوانە بەڵێ لە ساڵی 2007 بوو سێ بەرهەمەم تۆمار کرد بەڵێ یەکیشیان بە ناوی ئەوینی بێکۆتا بەڵێ ئەو کارە بوو کە لە مۆزەخانەکەی دانیمارک لەوێ کلیپم بۆ کرد و لە کوردستان پێشکەش کرا و بەڵێ خۆشبەختانە خەڵک بینی و بەدڵیان بوو ئەوەی کە خۆم بیستومەتەوە بەڵێ وایە کاری دووەمم ئەو شارەکەی کێو ئەو شێرەکەی ئاوازەکەشی شێرەکەی خۆم و ئاوازەکەشی خۆم بەڵێ ئەوەی چێکە لە ئاوازە لە شێرە ئاوازە خۆشەویستەکانی لای خۆم چکاوە بۆ خێزانەکەمم نووسیوە بەڵێ لە ڕۆژی پێگەیشتنمان ئێمە ئەو بە پیانۆیەک بۆ خێزانمم وت بەڵێ کە هەموو میوانەکانیش لەوێ ئامادە بوون بەس هەروە ما بۆ دەستکاریم نەکردم هەتاکو نەگاتە ئەو کاتێک کە ئەوەی بەدڵی خۆم نەبێت نە تۆمار یەکەم نە کلیپ یەکەم ئێوە کێ لە کلیپەکە دەورە بینی ئەو کچێکی کووردە کچێکی کورد دوای 10 ساڵ من بەڵێ تۆمارت کردەوە تۆمارم کرد و جارێکی تر کردم بە کلیپ بەڵێ دەرمەر بەختەوەر بن لەگەڵ خێزانی بەڕێز سوپاس دەکەم کلیپی دووەمم گۆرانی دووەم بەرهەمی دووەمم کە بە ناوی دوو خۆشەویستین بەڵێ ئەوەش شعری شاعیر خاڵە حەمەی ناوە لە خاڵە حەمە ئاوازەکەی خۆمە بەڵێ و کاری سێمم کاڵبوونەوە بەڵێ شعری مامۆستا ئەحمەد محەممەدە ئاوازەکەی دانا ئەمینە کە دەکاتە مردی خوشکم بەڵێ ئاوازێکی جوانی بۆ دانابوو ئەوانش تا ئێستا نەبیستراون ئەو سێمادەیم لەو کاتەیە کرد یەکەم کار کە کلیپ بوو کردمان بڵاومان کردەوە چاوەڕێم کرد بزانم چۆن نەچێتە ناو خەڵک پێشوازی چۆن پێی باشە ئایا دەنگەکەی پێ باشە ڕەنگەکەی پێ باشە دوایەوە دەستکەم بە کاری داهاتووی ئەوانی کە کردومە بەس بەداخەوە تر ئەو کاتە بووە میست بزانم چی ڕۆدەدا و باوکم تووشی ئەو کارە ساتە بوو نەخۆش کەوتی تر خۆشتانم بەڕاستی هەموو کارەکانی کاری هوەریم هەموو هەتا ئێستاش هەتا ئەم ڕۆژەش من کاری هوەریم هەتاکو یادی 4 ساڵی من هەموو کارەکانی خۆشمم ڕاگرت و حەزیشم نەکرد هیچ کاری هوەریشی بکەم بەس لە یادەکانیانە بێ ئەوەش بە خۆشی و بە یاد و بە پیرۆزی ئەو ڕۆژە کە یادیت بەس گلەیەکی زۆرم بۆ هاتووە گلەیەکی زۆرم لێ کراوە لە بەرەوەی کە بەردەوام نەبم کە بەردەوام نیم لە کارەکانم بۆ دای مەڵێم ئەوە هۆگری کارەکەی ڕاگررتنی من
بەڕاستی ئازاری باوکمە هەتا ئێستاش برینەکەی نەساڕژ بۆ نەساڕێژیشە بێت بەڵام ئینشەڵا خوای گەورە خۆتمان بداتێ و هێزمان پێ بدا و بتوانین کار بکەین بەس بڕوان بە خۆمە بڕوان بەوەیە کە لە ئایندەیەکی کەمە کاری تازە بکەمەوە لەم ساتەشە چەند کارێکم بە چەند برادێکدا و ئیشی لەسەر بکەن لێرە لە سلێمانی ستودیۆی میترۆنۆم هەیە کە کاریان جوانە پێم باش بەوان چەند کارێک بۆ من بکەن و ئەو دووسێ مادەی کە هەشم بوو بەرهەمەکانی کۆنەکان تازە بکرێتەوە ناوێرم باسی ئەو کەم بڵێم بیکەم بە ئەلبومێک بەس ئیشەڵا ئەگەر مقدر نەبێت ئەگەر پێم باش بوو کاتی تەواوبوون مادەکان لەوانە بیکەم بە ئەلبومێک و لە داهاتوە بڵاوێتەوە هیوادارم بکرێ بە ئەلبومێک بەرحەڵ پرسیار زۆرمان ماوە کاتەکەی مە بەرەو کۆتایی چوو دەنگی تۆ دەنگێکی زۆر کوردیە و هەرچێک کوردانە بچڕیت کارەکان زیاتر سەرکەوتووە بێ و خەڵک پێشوازی زیاترت لەکەن و هیوادارم ئەم ئەلبومەش کادرێت دێتە بازار ئێمە بیبینین و هەر خەڵکی جێبینی پێشوازی لەکەن زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاکوونەر لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئەگەر شتێکی تایبەتی هەیە من باسم نەکرد بێ بۆ خۆت تەوێ باسیکەی بۆ بینەرانی بەڕێز بۆ عاشقانی دەنگی خۆت فەرموو ڕێز و سڵام هەیە بۆ تەواوی گەلی کوردستان هیوادارم لە هەموو کەم و قسووریەکمان ئەفوکەن من هیچم نییە لە خۆشەویستی و کەسایەتی و دۆستایەتی بۆ خاک و نیشتیمانم وە لێرەشەوە مێ بڵێم چاو دەستی یەک بەیەکی ئەو پێشمەرگە ئازا نمبەردانەی کوردستانمان چەکەم هیوادارم هەردەم لەشیان ساغ بێ و سەرکەوتوو بن هەر ئاوا کورد پەروەر بن چاویان ماجەکەم و هیوای سەرکەوتن بۆ هەموو گەلی کورد دەخوازم هەربژیت سەرکەوتن بۆ جنابیش دەخوازین هیوادارم بەردەوام بی بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست کاک هونەر حەمەدزە تا هونەرمەندێکی ترەوە تا دیدارێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن. وسيد بير لكانم خوشكو برا عزيزانم كمردم او سريمن هر لبر تاني دشمن بنبنوا كردستان بولا هداشي نجتماع لسليماني بمنيجن لسليماني بمنيجن فرمي يسكن بوهم الرجال جاي جايبا وبا بيران ما جاي قروتي شيان ما ناوا ما بيودني قريان فيم خوش نكننا حزانا يوفو
نەبەرجی ڕەش بپۆشن نە ئاخ و خەم مەڵکێشن نەخواوەوارنین سنکوتان نەبینم لەسەر ڕووتان نەڕوو گژ و غەمبار بن نەعاجز لێو بەبار بن گریاوەوان و شینم ناوێ لێم گەڕێن بنوم تاوێ دەمێکە ئازار و خەم دەستی داوەتەیە و خەم وەکو مار تێماڵاوە پەنجەی لەبینم ناوە دەباوەویش بسرەوێ بزانم چی لێم دەوێ ئەرێژیاوە نەدیدەمە بژمرم لە مەسانە وێنە و دەنگم لە تاونە هەرگیز نەکەن لە خۆدەن هانێ گوڵم بۆ لێدەن گۆرانی کۆچ و یادی کۆست و عەشق و ئازادی بەستە و مقامی بەکوڵ دیاری بێ وەک چەپکە گوڵ لەگەڵ یا بیڵێنەوە زەحمەکەم مەکولێنەوە ئەوسا ئەزانن ناوم ئەوسا ئەزانن ناوم کە چەند بۆ